نوری نەمر بەرجی چوارم نووسینی مامۆستا محەممەد فەتحوڵڵا گولە. سیستەمە پەروەردەیە جیهانیەکەی پێغەمبەری خوا. بزاوت و کردار لە فەرمایشتێکیدا کە شایانی وردبینی و سەرنجە پێغەمبەری خوا سەبارەت بە بزاوت و کردار دەفەرموێت: إن الله تعالى يحب العبد المؤمن المحترف. خوای گەورە ئەو بەندە باوەڕدارەی خۆش دەوێت کە لە کارەکانیدا کارزان و دەستڕەنجینە. بەڵێ وایە ڕێشی تێنەدەچوو جگەر لەوە شتێکی دیکە بڵێت، چونکە خوا لە قورئانی پیرۆزدا دەفەرموێت: وقل اعملوا فسيرى الله عملكم ورسوله والمؤمنون. بەو خەڵکە بڵێ ئێوە هەرچی دەتوانن لە کار و کردەوە ئەنجامی بدەن، چونکە خوا کار و کردەوەتان دەبینێت و ئاگادارە بە نهێنی و ئاشکرایی. هەروەها پێغەمبەرەکەیشی ئاگادار دەکات کاتێک لە ژیاندایە دوای وەفاتیشی بۆ خوای گەورە ئاسانە کە نیشانی بدات. هەروەها ئیماندارانیش ئاسەوار و دەرەنجامی دەبینن. واتە کار و کردەوەکانتان بە گوێرەی کۆمەڵە پێوەرێک دەنرخێنرێن. لە مەیدانی حەشر و لێپرسینەوەدا سەرجەم کردەوەکان نمایش دەکرێن. ئەوجا خەڵکی دێن و دەیان بینن و لێیان وردەبنەوە تا بزانن داخۆ ئەو شتانەی ئەنجام دراون شایانی ئەوەن پێیان بوترێت کردەوە یان نا. بۆیە پێویستە ئینسان بەو هەست و شعورەوە کارەکانی ئەنجام بدات. لە فەرمایشتێکی دیکەیشدا هاتووە خوای گەورە کارێکی پێخۆشە بە ئیتقانەوە، واتە بە تەواوەتی و بێکەم و کورتی ئەنجام درابێت. ئەو ئاەتەی پێشتر هێنامان یەکێکە لەو موعجیزانەی کە لە ڕوانگەی بنەماکانی هاندانی زانستەوە پێویستە بوەستین لەسەری و بە بڕوای من هێندە بەڵگەنەویست و پاراوە شایانی ئەوەیە لە پێشەکی هەموو کتێبێکدا دابنرێت. دیوێکی ئەو بەڵگەنەویستیەش لە سەر شێوەی ئەو دەنگەیە کە لە پێغەمبەری خواوە دێت: إن الله تعالى يحب العبد المؤمن المحترف. پەروەردگارە و بەندە باوەڕدارەی خۆش دەوێت کە لە کارەکانیدا کارزان و دەستڕەنجینە. فەرمودەیەکی لاوازی تریش هەیە کە ئەویش وتەی بە نرخی ئەلکاسب و حەبیب اللهە. بەڵێ ئەم فەرموودە لاوازەی کە زۆر بەمان لە چوارچێوەمان گرتووە و بە دیواری ماڵ و دوکانەکانماندا هەڵمان واسیوە ماناکەی ئەمەیە: کاسبکار واتە ئەو کەسەی لە ڕێی کارکردنەوە بژێوی بۆ خۆی بەدەست دەهێنێ خۆشەویستی خوایە. بەڵێ خوای باڵا دەست دەو کەسانەی خۆش دەبێت کە بە گوێرەی شەریعەتی فیتری دەجوڵێنەوە و لە بازنەی حەڵاڵدا ماندوو دەبن و ڕزق و ڕۆزی خۆیان بەدەست دێنن. دەتوانین ئەم باسە لە ژێر تیشکی سوورەتی ئەلعەسریشدا شەرۆڤە بکەین. والعصر إن الإنسان لفي خسر إلا الذين آمنوا وعملوا الصالحات وتواصوا بالحق وتواصوا بالصبر. سوێن بە زەمانە، سوێن بە کاتی عەسر، بەڕاستی ئادەمی زاد لە زەرەرمەندی و خەسارەتمەندیدایە، بێجگە لەوانەی کە باوەڕیان هێناوە و کار و کردەوە چاکەکانیان ئەنجام داوە و ئامۆژگاری یەکتریشیان کردووە کە هەمیشە پابەندی حەق بن. پابەندی حەقیش پێویستی بە خۆگری هەیە، لەبەر ئەوە بەردەوام ئامۆژگاری یەکتریان کردووە تا هەمیشە و بەردەوام خۆگر و ئارامگریش بن. ئیمان، کردەوەی چاک، پەیوەستبوون بە حەقەوە، ئامۆژگاری یەکتر بۆ کاری ڕاست و دروست، هەروەها ئارامگری و وابەستەبوون بە خۆڕاگری، هەر یەک لەمانە بۆ خۆیان بزاوت و کردەوەن. ئەو کەسەشی بەم کارانە هەڵدەستێت خواخۆشی دەبێت. لە جیهان بینی حەزرەتی موحەممەد و تێڕوانینی بۆ چەمکی بزاوت و جوڵەدا هەوڵدان باشترینی کردەکانە و چاپۆکترین ئامرازە بەندە دەگەێنێت بە خۆشەویستی پەروەردگاری. لە فەرهەنگی ژین و ژیانی ئەودا هەرگیز ڕێناکەوێت لە دەستەواژەگەلێکی هاوشێوەی وەک ڕاهیبەکان خۆتان بخزێنە کونجی کڵێسا. دوخنی هاوسەرگیری مەکەون، دەستبەرداری خواردن و خواردنەوە ببن و گرنگی بە دنیا مەدەن تاوەکو بگەن بەخوا. هێزی شەهوەت و ئارەزووی ناوناخی ئینسانی هێناوە و بەرەو بازنەی پەسەند و ڕێگە پێدراوی ئاراستە کردووە. ئەوە تا دەفەرموێت: تزوج الودود الولود. لەگەڵ ئافرەتێکدا هاوسەرگیری بکەن یەکترتان خۆش بێت و وەچەخەرەوە بێت. لە فەرمودەیەکی تریشدا هاتووە: تناكحوا
تكثروا فإني أباهي بكم الأمم يوم القيامة. هاوسەرگیری بکەن و زۆر ببن، چونکە لە ڕۆژی قیامەتدا بەرامبەر ئومەتانی تر بە زۆری ئێوە وەشانازی دەکەم، واتە ئێوە چەندە زۆر بن منیش ئەوەندە دڵخۆش دەبم، دڵشاد و بەختەوەر دەبم کاتێک بۆ دوای خۆم دەڕوانم و کۆمەڵانێکی زۆر دەبینم لەوانەی بۆ خوای خۆیان چەمیونەتەوە و سەریان خستوەتە سەرزەوی و بە سەدای ئەڵڵاهو ئەکبەر ئەڵڵاهو ئەکبەر هاتوونەتە جۆش. پێغەمبەری خوا عەلەیهی ئەلف سەڵاتی وەسسەلام نەهاتووە هەستی هاوسەرگیری و ئارەزووی مرۆڤ بۆ ڕەگەزی بەرامبەر خەفە بکات و لە ڕێڕەوی سروشتی خۆی بیترازێنێت و کپی بکاتەوە. ئەمەش مانای وایە پەنای نەبردووەتە بەر ئەو ڕێگایانەی کە سەر دەچێشن بۆ گرەی دەرونی و لادان لە سروشتی مرۆڤانە، بەڵکو هاتووە ڕێڕەوی ئەم هەستەی وەرچەرخاندووە بۆ سەر ڕێچکەیەکی ئەرێنی و مەشروع. تەنانەت لەم خاڵەشدا ڕێبازێکی وەهای داناوە ئومەتی موحەممەد بگەێنێت بە ڕەزامەندی و خۆشنودی پەروەردگار. بۆیە دەتوانین بڵێین ئاراستەکردنی سروشت بەرەو ئەو ئامانجانەی لە پێناویدا بەدی هێنراوە بەردی بناغەی سیستەمە پەروەردەییەکەی حەزرەتی موحەممەد پێک دەهێنێت.